ئەو ئەرقامانەی کە باس دەکرێت 30,000 و 50,000 هەر کەسە لە خۆی ڕقەمێک دەڵێ هیچ ئەسڵ ئەساسی نییە. خۆی لێک تێنەگەیشتنێک هەبوو لە ماوەی ڕابردوودا کە بە تایبەت لە سۆشیال میدیا دەنگدانەوەی هەبوو. ئەو لێک تێنەگەیشتنە ئەبوو ئەوانەی کە ڕووماڵی ئەو بابەتیان دەکرد وەکو ئێوە مانان چوبانە ناو وردەکاریەکان و پرسیاریان کردووە کە ئایا خزمەتگوزاری پۆستە بە چ نرخێک و چ بەهایەک جێبەجێ دەکرێت. ئەو ئەرقامانەی کە باس دەکرێت 30,000 و 50,000 هەر کەسە لە خۆی ڕقەمێک دەڵێ هیچ ئەسڵ ئەساسی نییە. هیچ خزمەتگوزاریە کە باسی ئێمە وەکو حکومەت بازەکەین وەکو وەزارەت لەگەڵ کۆمپانیە کە بە هاوبەشی جێبەجێ دەکرێت هیچ خزمەتگوزاریەک نییە کە نرخەکەی لە 80,000 تێپەڕ بکاتن، یعنی تەنها زۆرترینی 80,000 بۆ نمونە. و بۆ هاوڵاتی جگە لە بەیان ویلادا بەڵگەنامەی لەدایک بوون جگەلەوە هیچ بەڵگەنامەیەکی دیکە ئیجباری نییە لەسەر هاوڵاتی عێراقی مەواطنی عێراقی هاونیشتیمانی چ کورد بێ چه عەرەبێ کە هەڵگری با بڵێن پاسپۆرتی عێراقی بیان دانیشتووی هەرێمی کوردستان بێ هەر ناوچێک هیچ ئیجباری نییە اختیاری